دادا نور فرمو. السلام عليكم ورحمة الله وبركاته مع مصطفى. عليكم السلام ورحمة الله. صلاة خالق بزيز فازدكم خوش حالم بودوان جار للايتو بزاریم کردو مع مصطفى. زۆر سپاست دەکەم ئێمە خۆشحاڵتە بزيز فازدكم مع مصطفى پێم گوتی من نبینم دعای خێرم لۆ بکە و قورئانی هەموو حەفظ بکەم. ئینشاءالله خاتو نور تۆ ئینشاءالله نور و ڕووناکی خوا جاری تریش لە بەرنامەدا عەرزم کردی. مع کردی مصطفى من گوناحبار نابم هەموو کەسێکم بە حولی دڵ خۆش دەوێ بەدەست خۆمی یعنی خۆشەویستیم بەرامبەر هەموو کەسێکی هەیە هەندێک کەس ئەوانینە لە بۆم بە زۆر زۆر بە خۆشەویستیەوە دەڕوانمە یعنی کەسە نزیککان کەسە دوورەکان ئایا گوناحبار نابم؟ ئەی پرسیارێکی چەند جوانە یەخوا دڵ و دەروونەت لێ مبارەک بڕوان بێکە مامۆستا بڕوا بکە لە ژیانم بغەز لەناو دڵم نەبووە هەموو کەسێکم لەبەر حوبی خوا لەبەر حوبی دڵی خۆم زۆرم خۆش دەوێن. یا ربی خوا لە ڕازی بێ ئینشاءالله هەر لەسەر پرسیارە جوانەکەی جەنابەت خاتو نور قسە بۆ موسڵمانانیش و بە جەنابیش دەکەم گوناحبار نابم بە چاوان بەسەر چاوی ئینشاءالله زۆر سڵاوڕێزم هەیە لە بۆ تو زۆر مەمنون مامۆستا. خاتو نور تۆ بەسیرەتت هەیە خوا لە ڕازی بێ تۆش دوعای خێرمان بۆ بکەین ئینشاءالله تعالی سەرچاوم دادە گیان خۆی گەورەگەی لەبەر ڕێزیشتان بێ. خوشکە نور دادە نابیناکەم تۆ چاوی بەسەرت نییە بەڵام بەسیرەتت ڕووناکە تۆ دڵ ڕووناکە هەموو کەست خۆش دەوێت گوناحبار نابم کە لێ بغزم لە کەس نییە بەعەکسەوە ئێمە هەمومان فەوتاویەوەین کە ڕقی ناو دڵمان ناهێڵە بچینە بەهەشت. ئەزانی دادە نور پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی باشترین بەندەکانی خوا ئەو کەسانن مەخموم القەلب صەدوق اللسان. سەحابەکان عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانی باشترین بەندەی خوان بەڕاستی خوا خۆشی دەون صەدوق اللسان یعنی درۆ ناکەن دایمە زمانێکی ڕازگۆیان هەیە دڵ و زمانیان یەکە منافق نین ناڵێ لەسەر سەرم و بە قوربانت بم لە پشتیشەوە نەفرەتت لێ بکە نە دڵ و زمانیان یەکە ڕاستگۆن بەڕاستی دووڕۆنین بەڕاستی خوا ئەو کەسانی خۆش دەوێت بەڵام ئەی پێغەمبەری خوا مەخموم القەلب چییە فەرمووی دڵخاوێنەکانن ئەو کەسانی بغزێک لە دڵیاندا نییە کەبرە خراپەی بۆی هەبوو کەچی دوای دەدە قەلەبیری دەچێتەوە بغز و قین لە دڵیانە نییە ناوەڵڵی تۆ بە ئیزنی خوای گەورەکە هەموو کەسەکان هەموو ئیماندارانت خۆش دەوێت تەنانەت ئەوانەی وەکو پێویستیش لەگەڵ تا بە خزمەت نەبوون هەر خۆشت دەوێت وەڵڵاهی دادە نور ئینشاءالله ئەوە خوا ڕەحمی پێکردووی تۆ لە خۆشەویستترین بەندەکانی خوای ئینشاءالله دوعای خێریشمان بۆ کە بۆ دڵ و دەروونە پاک و خاوێنەت خوا ڕەحمش بە ئێمە بکە.